ئەگە کەسێک کە عالم نەبێت جوابی مخالف بداتەوە علمێکی کەمی پێ بێت لاواز بێ دەربارەی و علمەجا عەقیدە بێت منهج بێ فقه بێ هەر شتێ بێ یعنی هەر بابەتێک لە بابەتەکانی دین بێت کە تۆ علمت پێ نەبوو کابرای بەرامبەر شت کابرا علمی پێ بوو کابرایەکی ناتق بوو کابرایەکی ناسراو بوو خەڵک بۆنە بەرنامەیەکە ئەیبینێت لەوانێت تۆ لەسەر حەق بی بەڵام لەبەرەوەی علمت پێ نییە خەڵک وای ئەبینی ئەو حەقە باتڵەکە بێتە حەقە ها چەندێ زەرەردا قساکەی لەسەر شتێ علمت دەربارەی نییە کاتێکەوە خەڵکی ئەبینێ مخالفەکەت چەندین هەڵت لێ ئەگرێت چەندین نقطەت لێ ئەگرێت کاتە بە زەرەر کەوتەوە خەڵکی باتڵەکە بە حەق بینێت لە کاتێک ئەوەی تۆ لەوانەیە حەق بێ بەڵام علمت پێ نییە قسە مەکە لێی گەڕە بۆ کەسانی زانا و عالم و دانا و کەسانی کەوا لەسەری خۆتەوەن وەکو ابن تيمية أفرمي رضا ورحمة خواهي قولي بي أفرمي وقد ينهوا يعني السلف مجادلة والمناظرة إذا كان المناظر ضعف العلم أفرميت سلفي إيما نهيان كردو الرقريان كردو لو يكسك مناظرة بك مجادلة بك كعلمي بينا بيت لاواز بيت كعلمي بينا بيت دروز نية بوي كوا مناقشة يشتبك مجادلة يشتبك بو لبر أوي حقك ون أبيت حقك أشار دريتوا تندين شتي وامان بيني وخوش ويستان گەنجێکە سێرەکەی جوابی کەسێکە داتەوە مەشهورە لە ناو خەڵکە کاتێ سێرەکەی چەندین هەڵەی لێ ئەگرن ئەو کاتە حەقەکەش لە ناو خەڵکە ون ئەبێت